بەناوی خوای گەورە میرەبان ئازیزانم سڵاوتان لەبەت خۆشحاڵم لە ڕۆژێکی نوێ لا گەشتی شیکاری وەرزشی دێمە لە ئێوەی بەڕێز خۆشەویست. ئەمڕۆ تەرخان دەکەین بە باسکردن لەسەر خولی ئیتالی. لە ماوەی ڕابردوو دەرفەتێکی تاومان ناوە بەسەر جەمخولەکان لە ئەڵمانیا، لە ئینگلتەرا، لە ئیسپانیا، ناوبەناو باسمان لە فەڕەنسا کردو. بەڵام بارودۆخێکی جیاوازتر هەیە لە ئیتالیا، بارودۆخێکە کە نزیکە لە کۆتایی و ئاماژەکان بەوەیە کە وەرزی ئەمساڵی خولی ئیتالی بەم جۆرەی کە هەیە کۆتایی دێت تا ڕادەیەکی زۆر تیپەکانی چامپیۆنز لیگ و چانسەی کەماوە نزیکن بە دیار بکەون، نزیکن لە ڕکابری و لە بارودۆخ هاتنە پێشەوە. ئینتەر میلان پێشەنگی خولی ئیتالی گرت، توێشەوی ڕابردوو دوامین سەرکەوتنی بەسەر ئیمپۆلیدا تۆمار کرد کە بەمەش جارێکی دیکە جیاوازەکەی لەگەڵ میلانە زیاد کردوانێ کە ئێستا ئینتەر میلان بەپێی دوامین ڕیزبەندی 76 خاڵ یاخود 78 خاڵی هەیە کە 79 خاڵ ئێستا جیاوازی نێوان ئەوە ینی لەبری یاری و خاڵەکە گۆڕانکاریتیا بەسەراتۆ. ئینتەر میلان 79 خاڵە، میلان 65 خاڵەواتە 14 خاڵ جیاوازی نێوان ئینتەر و میلانە کە ئەم 14 خاڵە چیمان پێ دەڵێت؟ پێمان دەڵێت کە لە وەرزی ئەمساڵ نازناوی سێریا ئەی بۆ ئینتەر میلان یەکلا بۆ تەوانێ جیاوازی 14 خاڵ لە بارودۆخیەوەی کە ئینتەر ئەمساڵ 8 یاری ماوە لە خولەکە کۆتایی بێت. ڕاستە یاری ڕاستەوخۆی لەگەڵ میلان داماوە، بەڵام ئەگەر ئێمە بەراوردێکی بۆ بکەین واتای لەم 8 یاریە 5 یاری دۆڕاندنی ئینتەر میلان و لەگەڵیشیا میلان هەر 8 دیارەکەی بێتەوە. بۆ ئێمە شتێکە دوورە لە خواستی تۆپی پێوە، دوورە لەوەی کە ئێمە واقعبینانە یعنی باسی لێوە بکەین. لەبەرەوە ئینتەر میلان لە ئێستەوە پاڵەوانی سێریا ئەیە، نازناوە مەرزەی سکۆدیتۆ بۆ ئینتەر میلان یەکلا بووە و جارێکی تر پێش میلان دەکەوێتەوە لە کۆی نازناوەکانی خولی ئیتالی. تاڵا من ئەمەیە چی بکەم؟ ئەمەتی شک بخەمە سەر ئینتەر میلان لە بەروی بەشێک لە هاوڕێیان پرۆژەی ئینتەر میلان لێکدانەوەی جیاوازی بۆ دەکەن، هەر بەو پێوەرێکی ئینتەر میلان وەرزی ڕابردوو گەیشتۆتە یاری کۆتایی چامپیۆنز لیگ. یعنی هەنێک وە پێیان وایە کە ئینزاژی لە وەرزی ئەمساڵە پرۆژەکەی ئینتەر میلان فەشەلیەناوە، یاخودە و ئامانجەی نەپێکاوە کە تیپەکە خۆی ویسوێتی. بەڵام نەخێر، من بەعکسەوە بیر دەکەمەوە، پێم وایە ئەم بارودۆخە بە پێچاوانەوە. ئەگەر ئێمە وەرزی ڕابردوو ئینتەر میلان وەربگرین لە کۆی و سێپاڵەوەنتی کە ڕکابەری لەسەرگرت کە نازناوی خولی ئیتالی بوو کە جامی یانەکانی ئیتالیا بوو کە پاڵەوەنتی چامپیۆنز لیگ بوو. ڕاستە وەکو ئەنجام یاری کۆتایی چامپیۆنز لیگ دەستکەوتێکی گرنگ بوو بۆ ئینتەر میلان، بەڵام یاری کۆتایی چامپیۆنز لیگ مەرج نییە هەموو کاتێ دووبارە بێتەوە. بردنەوەی نازناوی چامپیۆنز لیگ بۆ ڕیال مەدرید نییە کە هەموو وەرزێ بڵێ پاڵەوان دەبم، بۆ مانچستەر سیتی نییە، بۆ بایرن نییە کە بڵێ وەرزێ پاڵەوانە بم. جا بگا بۆی بە ئینتەر میلان کە بە چاو ئەو یانانەی ترا لە چاو ئەنجامدانی گرێبەست ئەو گرێبەستانەی ئینتەر میلان نوێکاریەکە گرێبەستی نوێ ئەنجامەیە کە من ئێستا چمە سەر تەفاسیلەکەی، بەڵام وەکو یانەکانی دیکە نییە. 100 میلیۆن نابەخشێتە یاریزان. ڕاستە گرێبەستی لۆکاکوی کردو بە پارێکی باش، بەڵام پێشتر بە پارێکی باشتر فرۆشتی بۆیە بە پارێکی باشترە یێنێتوانێ. یعنی ها شتەکان جیاوازێکی زۆرتیە. بۆیە ئینتەر میلان وەرزی ڕابردوو بە سەرپەرشتی ئینزاگی و مارۆتا ئەو دەستکەوتیان هێنا کە بوونە پاڵەوانی کۆپا ئیتالیا و هەروەگەشت یاری کۆتایی چامپیۆنز لیگ. بۆ وەرزی ئەمساڵ پرۆژەی ئینتەر میلان گۆڕا. ئامانجی یەکەمی ئینتەر میلان کارکردن بوو لەسەر بردنەوەی نازناوی خولی ئیتالی. من ئەلەم ئامانجەوە هەڵسەنگاندن بۆ تیپەکەیەکەم، ئەلەم ئامانجەوە هەڵسەنگاندن بۆ ئینتەر میلانەکەم پێت دەڵێم کە ئینتەر میلان وەرزێکی سەرکەوتوی بێڕێ کردووە یاخودەوە تا بەهۆی ئەوەی کە لە چامپیۆنز لیگا لە قۆناغی 16 بەرامبەر ئەتلێتیکۆ مەدرید ماڵاوایی کردووە، وەرزەکەی خراپە. ئامانجی سەرەکی یانە ئینتەر میلان لە وەرزی ئەمساڵە بە سەرپەرشتی ئینزاگی و مارۆتا بردننی نازناوی خولیانەکانی ئیتالیا بووە و دواتر دەستەبەرکردنی ئەنجامێکی باش لە چامپیۆنز لیگ هاوشێوەی وەرزی ڕابردوو. ئەمە پلانی ئینتەر میلان بۆ بە پێوی لاگازیتا دیلۆ سپۆرت بە پێی ڕۆژنامەکانی ئیتالیا هەموو لایەک بڵاویان کردوتوانێ. ئامانجی سەرەکی ئینتەر میلان ئەمساڵ بردنەوەی نازناوی خولیانەکانی ئیتالیا بوو. بەڵێ ئینتەر میلان لە جامیانەکانی ئیتالیادا دەرکرا بەرامبەر بە بۆلۆنیا. بەڵێ ئینتەر میلان لە چامپیۆنز لیگ بەرامبەر بە ئەتلێتیکۆ مەدرید لە قۆناغی 16 ماڵاوایی کردو. ئەم دوانە دوو ئەنجامی خراپن بۆ ئینتەر میلان و بۆ تیپەکەی ئینزاگی کە دەبێت لێپرسینەوان لەگەڵدا بکرێت یاخود دەبێت
هۆکارەکانێ لە پرسێ بەڵام لە هەمووی گرنگتر چیمان هەیە لە هەمووی گرنگتر ئێمە سەرەتای وەرز ئامانجێکمانە بۆ ئینتەر میلان کە چێت دەستەبەرکردنی نازناوی خولیانەکانی ئیتالیا ئینتەر میلان لە کۆتایی وەرزی ئەمساڵ نازناوی خولیانەکانی ئیتالیا دەستەبەر دەکات کەواتە ئینتەر میلان پرۆژەکەی تەندروستە ڕێگەیەکی ڕاستە شتەکان لە جێگەی خۆیان کێشەیەک لەم تیپەیانە سەباسی داهاتووشەکەم کێشەیە لەم تیپەیانە و هەمووان دڵخۆشن پێی بۆیە لەسەر ڕێگەیەکی ڕاستە هەنگاوەکان بەڕاستی دەڕوات مەوسم دوای مەوسم ینی ستێپ بای ستێپ تیپەکە بەرەو ئەوە دەگات کە خۆی دەوێت سەرەتاین زاگی خولیشی نەبرد ئێستا هاتووە خولیش دەبات گەیشتۆ تیاری کۆتایی چامپیۆنز لیگ کەواتە ڕێگەی ئینتەر میلان ڕێگەیەکی ڕاستە و ڕێگەیەکی ئەوەیە کە ئینتەر میلانی پێ بگەشێتەوە پێی بگاتەوەی کە دەستکەوتی گەورە دەستەبەر بکات ئەی لە بەرامبەردا ئینتەر میلان چه ئامادەکاریشی کردو بۆ ئەو گرێبەستانی ئەنجامیدا و سێری گرێبەستەکانی ئینتەر میلانکەن تەمان ماڕۆتای یەکێکە لەو کەسە ژیرانەی کە زۆر بە زیرەکانە گرێبەستەکان واژوو دەکات ئەو گرێبەستانەی کە واژووی دەکات تەمان سێریکە بۆ نمونە کەسێکی وەکو بێنجامین پاڤارد یەکێک وەکو یان سۆمەر کەمە لە گرێبەستەکانی وەرزی ئەمساڵ کە دیارترین گرێبەستەکان من پاڤارد گرێبەستی ئازاد سۆمەر وابزانام گرێبەستەکەی 6 میلیۆن یۆرۆ لەسەر یانەکە کەوتووە باشە لە کاتێکدا یانەکە خۆی دەستبەرداری چەند یاریزانێکیش بۆ لەوانە برۆڤۆڤیچ و چەند یاریزانێکی دیکە سانچێز هێناوێتەوە مارکۆس تورام گرێبەستێکی بەلاش بۆ ئارنۆتۆڤیچ بەعین شێوە یعنی ئەگەر دیقەتی گرێبەستەکانی ئینتەر میلانەی هەموو یاریزانانی کە هێناوێتی یاریزانی باشن و یاریزانی کاریگەریشن ناڵێن یاریزانی سوپەرن یاریزانی باشن و دەتوانن لەگەڵ مەنزومەی تیپەکەیە بە تەواوی خۆیان بگونجێنن و مێرکاتۆیەکی ینی فراتسیان لێناوە بە گرێبەستی خواستنیانی مێرکاتۆیەکی مامناوەند و خوار مامناوەندیشیان کردو چونکە یانەکە خەرجیکی زۆری سرف نەکردو سەر ڕاوی وەرزی ڕابردوو گەشت و تیاری کۆتایی چامپیۆنز لیگ سەر ڕایەم تیپە کۆپا ئیتالیاشی بردووەتەوانێ و دواتری سوپەر ئیتالیای دەستەبەر کردووە بەڵام تیپەکە خەرجێکی زۆری سرف نەکردو لە کاتێک ئامانجەکەی خۆشی پێکاوە کە نازناوی خولی ئیتالی بووە کەواتە ئەلێرەدا ئەمە ئەبێ بگەینە چی ئەبێ بگەینەوەی کە ئەگەر سەرۆکایەتی ئینتەر میلان و کارگەڕی ئینتەر میلان بڕوایان وایە پرۆژەی ئەم تیپە دەگاتە لووتکەوە بڕوایان وایە ئینزاژی ئەم تیپەیان دەگەێنێتەوەی کە ئەو تیپە ئەگەێنێتەوەی کە نازناوەکانی نازناوە گەورەکان دەستەبەرکاوە بێتەوە نێو ململانەکانی تۆپی پێ بەو جۆرەی کە لە ڕابردووە ئینتەر میلان هەبووە یا بەو جۆرەی کە ئەم تیپە بتوانێت دەستکەوتی گەورە دەستەبەر بکات ئینتەر میلان پێویستی بە مێرکاتۆی نوێ هەیە پێویستی بە دەستخستنە سەر ئەو شوێنانە هەیە کە کەلێن لە تیپەکە دروستەکە کە بە بڕوای من پێویستی بە گۆڕانکاری هەیە لە هێڵی بەرگریە و پێویستی بە گۆڕانکاری هەیە لە باڵی چەپی هێرشبەریە و پێویستی بە ئیزافەکردنی یاریزانێکی دیکەی ناوەند هەیە شانبەشانی کالهانۆگلۆ بارێلا کە یاریزانێکی ناوەندی پەرفێکت بێتەم تیپەوانێ ئەبەم جۆرە ئەکرێت ئێمە بیر لەوە بکەینەوە کە ئینتەر میلان وەرزی داهاتوو ڕکابەری نازناوە گەورەکان بکات کەواتە پاژۆ ئینتەر میلان دەبێتە پاڵەوانی خولی ئیتالیا پاژۆ ئینتەر میلان نازناوی خولەکە دەستەبەر دەکات ئەگەر دەیەوێت دامانجی گەورەتر پێچی ئەگەر دەوێت بگات بە نازناوی چامپیۆنز لیگ من پێم وایە پێویستی بە 2 بۆ 3 یاریزانی زۆر باشی هێڵی بەرگری هەیە کە لە هێڵی بەرگری یاریزانێک لە ناوەند یاریزانێک و لە باڵی چەپی هێرشبەری ژبامان شۆ یاریزانێک بێتە ڕیزەکانی یانەکەوانێ و ئەمە جگەلەوەی پارێزگاریکردن لە سێرە گەورەکان ئەکرێت بەم جۆرە ئینتەر میلانێکی جیاوازە بینین و بۆ دووریشی مەزانن ئینتەر میلان ئەگەر وەرزی ئەمساڵ دەرکردنی ئەتلێتیکۆ مەدرید نەبووە لەو پێگەیە و لەو بەشەی چامپیۆنز لیگ بمایەتەوانێت جارێکی دیکە بگەیشتە یاری کۆتایی چامپیۆنز لیگ چونکە بە کۆی گشتی یاریەکان ئینتەر میلان لە ئەتلێتیکۆ مەدرید باشتر دەرکەوت بەڵام ئەوەی جیاوازیەکەی دروست کرد هەڵەی ئینزاژی بوو لە بردنە دەرەوەی ئێمە لە کاتی یاری چامپیۆنز لیگیش باسمان کرد بردنە دەرەوەی دۆنفرس و دیمارکۆ و تەسلیمکردنی باڵەکان بە ئەتلێتیکۆ مەدرید و دواتر قۆسنەوەی ئەم هەلانە لەلایەن دیۆگۆ زیمۆنیەوە بە ژیرانە وای کرد کە ئینتەر میلان ماڵاوی لە چامپیۆنز لیگە کە هەمووتان دەزانین بە لێدانەیەک لاکەرەکان ماڵاوی کردو کامە بارودۆخێکە تۆ ناتوانانی ئینتەر میلانی پێ سەرزەنشت بکەی لەوەی کە تۆ شتێکی خراپت ئەنجام داوە
لەسەر تیپەکانی دیکەی خولی ئیتالی دەوەستم سەبارەت بە میلان ئەگەرچی پلەی دووەمی خولی ئیتالی گرتووە ئەگەرچی باگەرێکی زۆرۆ لە پلەی دووەمیش دەمێنێتەوە بۆی ئەوەی کە جیازەکەشی لەگەڵ لەڤانتۆستا 6 خاڵە و 8 هەفتە لە خولەکە ماوە کە باگەرێکی زۆر و میلانی شکل لەو تیپانی بەشداری چامپیۆنزی وەرزی داهاتووە کە ئەمە خاڵی یەکەمە کە گرنگە بۆ میلان کە من ئێستا باس دەکەم ئایا ئەمە دەستکەوتە یاخود دەستکەوت نییە بەڵام کۆی گشتی بۆ میلان تۆ لە چامپیۆنزی لە قۆناغی کۆمەڵەکان ماڵاوای کردووە لە خولی ئیتالی ئەگەرچی دووەرز پێش ئێستا پاڵاوان بووی بەڵام ئەم وەرزە لەم دوایەیە هاتووتە نێو من میلانەیە یا تیپێ بووی لە پلەکانی هاتیتە پلەکانی چوارەم و لە پلەی سێم و چوارەمە هەڵبەز و دابەزت دەکرد و لە قۆناغی کۆمەڵەکانی چامپیۆنزیک ماڵاوی کردەوە بەڵێ لە یۆرۆلیگ گەیشتوتە قۆناغی چارەکی کۆتایی بەڵێ لە خولی ئیتالی وەرزی داهاتوو دەگەیتەوە چامپیۆنزیکی وەرزی داهاتوو بەراورد بۆ مێرکاتۆی میلان ئەنجامیدا لەگەڵ ستیفانۆ پیۆلی کە گۆڕانکاریشی گشتی کرد میلان بە تەنها دەستبەرداربوونی تۆنالیش چەندین گرێبەستی دیکە بۆم تیپە واژوو کرا لە باڵی چەپی هێرشبەری لە باڵی ڕاستی هێرشبەری لە خودی هێرشبەری لە ناوەندا نوێکاری یعنی میلان جگە لە هێڵی بەرگری کە هێڵی بەرگری چەند گرێبەستیشی واخر خواستنی کرد ناوەندی و هێڵی هێرشبردنی بە تەواوی نوێ کردوانێ لە پێناو چی لە پێناو دەستەبەرکردنی ئەنجامی باشتر لە پێناو ئەوەی کە تیپەکە ئەنجامی باشتر بێنە بەڵێ لە ڕووی گۆڵکردنەوەانێ میلان تیپێکی بێکێشە بوو لە ڕووی گۆڵکردنەوە میلان تیپێکی پێکێشە بوو بەڵام نەبوونی یاریزانێکی هاوشێوەی تۆناڵی و هاوکاری نەکردنی بەرگری کارەکان و نوێنەکردنەوەی هێڵی بەرگری میلان هۆکار بوو بۆ هۆکاری سەرەکی بوو بۆ ئەنجامانی وەرزی ئەمساڵی میلان لەمە جگەلەوەی کە زیاد لە پێویستی متمانەی ستیفانۆ پیۆلی بە کرۆنیچ با ناوی یاریزانی دیکەنە بە وای کرد کە میلان زۆر بە دۆخێکی دژواردا بڕە کۆی گشتی میلان لە وەرزی ئەمساڵە ئێمە بە هیچ جۆرێک ناتوانین بڵێن وەرزێکی سەرکەوتووە ڕاستە ڕەنگە میلان لە کۆتایە بێتە پاڵەوانی ئەوروپا لیگ بەڵام وەکو ئامانجی سەرەتای وەرزی میلان بیری لە بردنەوەی نازناوی یۆرۆلیگ نەکردێتەوە ئەزای ئەمە چی لێ دێت ئامانجی میلان یۆرۆلیگ نەبوو ئامانجی میلان ئەمساڵ دەستکەوتی گەورە بۆ گەشتن بە یاری کۆتایی چامپیۆنز لیگ و ڕکابەری بۆ لەسەر و نازناو ڕکابەری نازناوی خولی ئیتالی یعنی ئەم دوو نازناوە شەڕی لەسەر دەکات میلان لە خولی ئیتالی بێهیوا بوو میلان لە چامپیۆنز لیگ ماڵاوای کردو میلان لە کوپای ئیتالیا ماڵاوای کردو کەواتە ئێستا میلان کەوتۆتە چاڵێکەوە یعنی ئەگەر جوان بارودۆخەکە بۆ شی بکەمانێ میلان لە دۆخێکدایە کەوتۆتە نێو چاڵێکەوە سەبارەت بە وەرزەکەی خۆی لەم چاڵە چییە هەوڵ دەدات دەرچێ بێتە سەرەوانە گرنگی ینی یەکەم دەستکەوتی سەرکەوتنی ئەوەیە کە گاتۆ چامپیۆنزیی وەرزی داهاتوو کە ئەمە خۆی هەوڵدانێکە لە چاڵەکە تا تۆ ڕێگەنیوەکەی ئەی ئەگەر بیت و نازناوی ئەوروپا لیگ دەستەبەر بکەی ها شتەکە چی لێ دێت سەبارەت بە سەرەتای وەرزی میلان شتەکە فەرقیە بەڵام ئەگەر بێت و میلان لە کۆتایە نازناوی ئەوروپا لیگ بەرێ ئەمە بازدانێکە یاخود هاتنە دەرەوەیەکە لە چاڵەکە بە جۆرێکە وەرزەکە هەمووی ئینقازە بێ بۆ پیۆلی بۆ سەرجەم یاریزانەکانی میلان بۆ کاریژێڕییانەکە بۆ سەرۆکاتیانەکە بۆ هەندەرەکانی یانەکە هەموو شتێک کۆتایی وەرزەکە میلان ینی هەمیشە ڕێگە چارەیەک دەمێنێت بۆی کە تۆ بتوانیت شانازیەک بۆ خۆ بێڵیتەوە لە کۆتایی وەرزەکە وە کۆتایی بڵێ من کارێکی باشم بۆ میلان کرێویش چییە نازناوی ئەوروپا لیگە کە ئەگەر چی کارێکی قورسە بەڵێ میلان لە توانایدا لە بەری پێگاتێکی بەهێزی پێ پێگاتێکی ڕکابەری پێ دەتوانێت ڕکابەری بکات دەتوانێت بەرامبەر بە تیپەکان بۆسێتەوە بۆیە ئەگەر هەیە میلان وەرزەکەی ئینقازکە وە کۆی گشتی وەرزەکەش بۆ ستیفانۆ پیۆلی بە سەرکەوتوو دابنێ بەڵام بە تەنها گەیشتن بۆ چامپیۆنز لیگ و بە دەستنێنانی نازناوی ئەوروپا لیگ وەکرانە دەرەوە لە چامپیۆنز لیگ لە قۆناغی یەکەم و وەکرانە دەرەوە لە کۆپای ئیتالیا و نەبردەوەی نازناوی خولی ئیتالیا بە بڕوای من دەیسەلمێنێ کە میلان وەرزی ئەمساڵی وەکو پێویست نەبووە لەو ئامانجەی کە هەی بۆ 145 بۆ 50 دەپێچێ بۆیە پێویستی بە گۆڕانکاری هوەری دەبێت لە کۆتایی وەرزەکە ئەگەرم شتانە بەم جۆرە بەڕێونەچێ ئەگەرچی من پێم وایە لە هەموو دۆخێکدا میلان پێویستی بە گۆڕانکاریە لە ئاستی هوەری بۆ کارێەوەی ستیفانۆ پیۆلی توانەکانی وەستاوە لەگەڵم تیپە و ناتوانێت بە شێوەیەکی باشم تیپە بەرەو پێش بێت ئەمە سەبارەت بە میلانیش حەزم کرد قسەیەکی لەسەر بکەم
یوڤا بۆلۆنیا ڕۆما ڕکابەری گەیشتن بە چامپیۆنز لیگ کە حەز دەکەم باسی لەسەکەم. طبعا من هەمیشە بۆ یۆڤانتۆس تقریبا 2 ساڵێکە کاکە بڕیار هەمیشە باسیەوەکە لە پەیام ئەڵێ من قەت ئەم ئەنجامانەی طبعا من هەرگیز لەگەڵ ئەلێگریانی من ئەلێگری لە ساڵی 2011ەوە کاری کەوتنی میلانیش هەمیشە وتومە ماسی میلان ئەلێگری بڕیارەکانی بۆ لە بەرەوەی نەیتوانیەوە بە پێی پێویست بەڵێ ڕانەرێکی باشە بەڵام ناتوانێت ئامانجێتی پێچێ و ناتوانێت بەردامێ بە تاوان برارە میشاڵە لە ئەلێگری چەند یاریە گەباتوانێ بەس من قەت بەو یاریانە هەڵ ناخەڵەتێم چونکە ئەزانم ئێمە تەجروبەی ئەلێگریمان هەیە ئەزانم لەو سەروانە بارودۆخی تیپەکە پێچوانە دەبێتەوە بالفعل وەرزی ئەمساڵی ئەلێگری لە چییەوە لە ڕکابەریکردنی ئینتەر میلانەوە بۆ نازناوی خولی ئیتالی تانزان جیاوازەکەی کرد بە 2 خاڵ یوڤا هەر 7 هەفتە پێش ئێستا یۆڤانتۆس جیاوازەکەی کرد بە 2 خاڵ لەگەڵ ئینتەر میلانە 2 خاڵ تەنها 2 خاڵ واتە جیاوازی یەک یاری ئێستا جیاوازەکە چۆنە 20 خاڵە 20 خاڵ لە 9 خاڵەوە لە 2 خاڵەوە بۆ 20 خاڵ کەواتە یۆڤانتۆس تیپێکە ناتوانێت گەشەی بەردەوام بکە یۆڤانتۆس لەگەڵ ماسی میلان ئەلێگری ئەگەر چی ئەم تیپە وەرزی ئەمساڵ بەشداری پاڵەوانێتی ئەوروپیەکانی نەکرد وە تیپێکی پشودی تیپێک بوو کە ئیسراحەتی تەواوی لەبەردەمدا بوو لەوەی کە لە ڕکابەری نازناوی خولی ئیتالیا بێ لەوەی کە ئاستەنگ بۆ ئینتەر دروست بکە لە بردنەوەی نازناوەکە و نەگاستەنگی بۆ ئینتەر میلان دروست نەکرد بەڵکو ئاستەنگی بۆ میلانیش دروست نەکردەوە تا پلەی دووەمیەکەشی لەدەستداوە بە جیاوازی 6 خاڵ بە جیاوازی 6 خاڵ لەگەڵ میلانە پلەی دووەمیشی لەدەستداوە هاتۆتە پلەی 3 لە کاتێکان تیپە بەشداری چامپیۆنزیگیشی بەشداری چ پاڵۆنتێکی ئەوروپیشی نەکردو لە وەرزی ڕابردوو لە کاتێکا وەرزی ڕابردوو بۆی خاڵێشکانەکە و بەشداری کۆنفرانزێک بوو کەواتە کۆی گشتی بۆ وەرزەکە بۆ ماسی میلان ئەلێگری واسەح یەکسانە بە زەرب بۆ تۆیجی استقلالیەتێکی و دۆخە نەکردەوە بەڵێ کۆپا ئیتالیا و لە بەردەمداماوە بەرامبەر بە لازیۆم شەو یاری هەیە و دەرفەتی ئەو هەیە ڕکابەری لەسەر نازناوی کوپای ئیتالیاکەی بەڵام ئامانجی یۆڤانتۆس زۆر گەورەتر بوو لە کوپای ئیتالیا یۆڤانتۆس کە بڕیاریدا لە کۆنفرانس لیگ بە پاشەکشە بکە و لەلایەن یوفاوە غەرامەکرا حەقی ئەم پاشەکشەیە و گەڕایەوانێ و هات بەشداری خولی ئیتالی کرد بە ئامانجێکی گەورەتر و بەشداری خولی ئیتالی کرد ئەم پێگەی ئێستای یۆڤانتۆس بۆ چامپیۆنز لیگ هێشتا لە مەترسیدا هێشتا لە مەترسیدا پێگەی یۆڤانتۆزانی پێگەیە کە هیچ دڵنیاییەکی نییە بۆی کە تیپەکە بڵێ وڵات تەواو یەکلا بۆ تۆ بۆ گەشتن بە چامپیۆنز لیگ ئەگەر دیقەت بدەین ئێستا ئەتڵەنتا بۆ نمونە ئەگەر یاریە دواخراوەکەی خۆی بەرێتەوانێ ئەتڵەنتا جیاوازەکەی لەگەڵ یۆڤانتۆسا دەکاتە 6 خاڵ بۆلۆنیا جیاوازەکەی لەگەڵ یۆڤانتۆسا 2 خاڵە ڕۆما جیاوازەکەی لەگەڵ یۆڤانتۆسا 7 خاڵە کەواتە ئەم پێگەیەش تۆ 8 هەفتە پێش ئێستا 2 خاڵ جیاوازێکەوە بۆ لەگەڵ ئینتەر میلانە و لە ڕکابەری نازناوی خولی ئیتالیا بووی ئێستا هاتووی چاو لەوەی بگەیتە چامپیۆنز لیگی وەرزی داهاتوو تەنهاوە بکەی بەدەستکەوت دا ئەم پێگەیە شێر لە مەترسیە ئەتڵەنتا ڕکابەریەکە ڕۆما ڕکابەریەکە و بۆلۆنیا بەم ئاسە و بەم جۆرە ئێستای بەردەوام بێ بۆلۆنیا ڕەنگە پلەی سێمیشی لێ بگرێ بەرەو پلەی 4ەم ڕوانێ بکە کەواتە کۆی گشتی وەرزەکە بۆ ماسی میلان ئەلێگری و بۆ یانە یۆڤانتۆس دەبێتە وەرزێکی فاشیل و دەبێتە ڕێگەیەکی هەڵا و تیپێکی گەشەنە سندوو و تیپێکە لە دۆخی چەقبەستوی خۆیان دەمێنێتەوە لە کاتێکە ئەم تیپە بە هەمان شێو ئینتەر میلان کۆمەڵە گرێبەستی خواستنی کردەوە خۆشی کۆمەڵە یاریزانی بەهێزی پێ بووە و یۆڤانتۆس لە ماوەی ڕابردوو تیپێکی بەهێزی پێ بووە تیپێکی پاڵەوانی ئیتالیا بوو یعنی هەموم دۆخانە بۆ یۆڤانتۆس تیپێکی ڕکابەر و تیپێکی بەهێز بوو بۆیە بەرپرسیارەتێکی لە شانی ماسی میلان و ئەلێگریە و دەبێت هاوینی داهاتوو یۆڤانتۆس گۆڕانکاری تاو بکات چونکە ئەم پێگەی ئێستاشی لە مەترسیدا سەبارەت بە ڕکابەری چامپیۆنز لیگ طبعا 3 تیپ ڕکابەری ڕاستەوخۆی گەشتن بە چامپیۆنز لیگی وەرزی داهاتوو دەکەن ئەوەی کە ئێستا ینی دانراوەی کە پێشبینی دەکرێت بۆ نمونە تیپێکی وەکو لازیۆ و ناپۆلی ڕاستە وەکو خاڵ دەتوانن بێنەوانێ وەکو بیرکاری کە ئێمە هەشت یاریمان لەبەردەم داماوە ئەم تیپە و نەیاری بدۆڕێنێتەوە یارەکانی خۆ بەرەوانێ توانی بێ وەکو مەرقامانە ماوە چانسێک ماوە بەڵام واقعەکە شتێکی ترمان پێڵێ واقعەکە و ئاسی تیپەکان پێمانەڵێ کە
ڕکابەری ئەمساڵی چامپیۆنز لیگ ئەو دووبلیتەی کە دەمێنێتەوانێ لە ئێستاە کە مەقسەتان بۆ کەم پێشەش هەفتە لە کۆتایەتنی خولەکە ئەتوانین بڵین ئەم چوار بلیتە ئەم دووبلیتە چوارتی ڕکابەری لەسەرکەن و چوارتیپە ژۆڤانتۆسە بۆلۆنیایە ڕۆمایە و هەروایە یانەی ئەتڵەنتە کە ئەکرێ گۆڕانکەوە ئەشکرێ وەرزی داهاتوو تیپەکانی ئیتالیا لە چامپیۆنز لیگ بۆ پێنجی بەرز ببنەوانێ ئەو کاتەمە ڕکابەریی باشترە بێەوە پێم وایە چانسی یۆڤانتۆ زۆر زیاتر دەبێت بۆ گەشتن بە چامپیۆنز لیگی وەرزی داهاتوو وەلامان کاتدا بۆلۆنیا لەگەڵ تییاگۆ مۆتا ئەو ئەنجامە مێژوویە گەورەی وەرزی ئەمساڵیان دەستەبەرەکە بۆی کە بگاتە چامپیۆنز لیگ و دەرفەتێک دەمێنێتەوە لە بەردەم هەرێک لایەنەکانی ڕۆما و ئەتڵەنتا کامیان بتوانن هەلەکە بقۆزنەوەنێ بۆی بەشداری چامپیۆنز لیگی وەرزی داهاتوو بکەن وەکو ڕکابەرێکە سەبارەت بە بۆلۆنیا و تییاگۆ مۆتا تاوان تییاگۆ مۆتا ئەمە یەکە مەزمونی کاری ڕانانی نییە لە ئیتالیا پشتر ڕانەراتی جەناوی ینی چەند نەزمونێکی ڕانانی لە ئیتالیا تاقی کردوتەوانێ و خوێندکارێکی باش بوو لەوەی کە لە بواری ڕانانە خوێندوێتی بەڵام کارەکەی لە بۆلۆنیاوە دەستی پێ کردووە ڕنگدانەوەکەی لە بۆلۆنیاوە دەستی پێ کردو بۆ لەبەری تیپێکە بۆلۆنیا پێشتریش لەژێر دەستی سیسینا میهایلۆڤیچی کۆچ کردو تیپێک بۆ کە بۆلۆنیا گەشەبوونی لێبینداوە بۆ بینراوە لەوەی ئەم تیپە سەرڕاوی کە پێشتر لە پلەدووەوە هاتبوو بەڵام بەردەوامیدا بەخۆی لە خولی ئیتالی و هەمیشە تیپێک بووە کە گەورەکانی ڕوبەڕووی ئەنجامی نەخوازراو کردوتەوە یانی ئەو ساڵی کە میلان خولی ئیتالی بردوو ساڵ پێش ئێستا ئۆکاری وەرگرتنەوەی ڕیزمەندێکە و پێشکەوتنی لەگەڵ ئینتەرمیلانە ئەو شکستە بوو کە بۆلۆنیا بە ئینتەرمیلانیەنا لە نێو یاریگای خۆی ینی چەندین ئەنجامی تر کە بۆلۆنیا بەرامبەر بە تیپەکان دەستەبەرێکە تییاگۆ مۆتا توانیوێتی تیپێکی جوان لە ئیتالیا دەربخا و توانیوێتی تیپێکی بەهێز لە ئیتالیا دەربخاوە خۆشی وەکو نمونەیەکی جوانی بواری ڕانان نیشاندات بەڵام ئەمە نامانگەێنێتەوەی ئێمە گرە بەو تیپەوە بکەین کە تییاگۆ مۆتا دروستی کرۆ یاخود بە دیوێکی تر ئێمە بین گرە بکەین بە تییاگۆ مۆتاوە لەوەی کە تەواوی ترم ڕانەرە لوتکە و پێرفێکت و هەموو ئەم بابەتانەی پێکاو گرنگترین شت بەردەوامیە ئەو قسە باوەی کە دەیکەینەوە مجار دێڵێنەوە گەیشتن بە لوتکە ئاسانترە وەک لەوەی بتوانانی لە لوتکە بمێنیتەوە ئەمە خاڵێکی بەهێزە کە ئەگەر تییاگۆ مۆتا بتوانێت لەگەڵ تیپی دیکە یاخود لەگەڵ بۆلۆنیا بمێنێت وەرزی داهاتوو لە چامپیۆنز لیگ هەر عەلاقەل بتوانێت ڕکابەریشی باش بکات لە چامپیۆنز لیگا هەر ینی ناژڵێم گەرە قۆناغی شانزە و یەکسەر تۆدانیشە بڕۆ بێدەستکەوتە بێت نه بەڵام ڕکابەریکی شایستە بکەیت لە چامپیۆنز لیگا پاشۆی دەگەیتە چامپیۆنز لیگ بەردەوامی ئەمە کارێکی ناوازە دەبێت بۆ داهاتووی تییاگۆ مۆتا جا بەراوردی تییاگۆ مۆتا چیەکەم بە بڕیارەکەی چابی ئەلۆنسۆکە من حەز دەکەم ئەو بەراوردکاریە بکەم طبعا چابی ئەلۆنسۆ لە وەرزی ئەم ساڵە باگەرێکی زۆر کە ڕەنگە نازناوی لیگە پوکاڵیش بەرێتوانێ و بۆنزلیگا تاو نزیکە لە دەستەبەرکردنی ئەم نازناوە ببورن هاوڕیانی عزیزم بۆنزلیگا کە نازناوەکە دەستەبەر دەکات و لیگە پوکاڵ کە جارێکی دیکە ئەم نازناوە بۆ بای لیڤەرکوزن ئەگەری دەستەبەرکردنی ئەمە دوو دەستکەوت و جگە لەوەش لە پاڵانتی ئەوروپا لیگی تیپەکە تا ئێستا ڕکابەرێکە و تا ئێستای شکستێکی بەسەر ناتوە لەم نێوەندە و لەم بارودۆخە لە کاتێکە لێڤەرپۆڵ یاخود بایرن یاخود دەوتێت ڕیاڵ مەدرید لە داهاتوو هەموو ئەم تیپانە وەکو ڕاگەاندەکان ناوی چابی ئەلۆنسۆی پێوە دەبەستێتەوە کەواتە ئەگەر چابی ئەلۆنسۆ پاش دەستکەوتەکانی وەرزی ئەم ساڵ بە لیڤەرکوزن بڵێ ماڵ ئاوا بە سەربەرزانە بە شانازیەوە بە دەستکەوتی گەورەوە بە پێشوازێکی گەورەوە وەکو ڕانەرێکی گەورە پۆستی ڕانەرایەتی یانەیەکی دیکە وەردەگرێت ئەمە هیچ مەجالیتیانە کاوینی داهاتوو ئەلۆنسۆ لە بەردەمەم پۆستە لە بەردەمەمە گەرەیە چونکە ئەنجامانێکی نایەتی بۆ لیڤەرکوزن بەڵام ئەلۆنسۆ مجازەفاکە ئەلۆنسۆ چی دەکات دەوێت بە مرتاحیەوە بڕیارە بدات و ڕەنگە ئەلۆنسۆ نەیەوێت وەکو ڕانەرە لاوەکانی دیکە کە دەستکەوتێکیانە یاخود کەمێک تیپێکی بچووکیان بەرەو پێش بردووە بچوونەتە ڕانەراتی تیپێکی گەورە و ڕاستەوخۆ لەو تیپانە دوورکەوتونەتەوانێت لە نمونەی جیرات وەرگێت چی کرد لەگەڵ ڕەنجەرزە و هەمووان باسییان لە بەدیلی کلۆبەکرد لە ڕانەراتی لیڤەرپۆڵ کە چیاتە ئەستۆنڤیلا دوێ ئەستۆنڤیلا دوورخسەوێستا هەر ناویشی نایەنرێ بۆ بوون بە ڕانەری لیڤەرپۆڵ لە لامپاردێکەوە کە ڕانەراتی چێلسی وەرگرت پاش دێربی کاونتی لەوم دەستکەوتەوە کە ئابەم جۆرە ماڵاوی لێکراو ناوی لامپاردیش نەماوە لە نێو ساحەی تۆپی پێە ئەلۆنسۆ
ئەمانەی لەبەر چاوە خۆ بڕیارەکەەوە نییە تۆ بەس پێی بڵێ وڵا کاکە ئەمە مجازەفەیەکی گەورە کردۆ ساڵی دااتوە منجامانە بۆ لیڤەرکوزن نایەنیتەوە ئێواریدە ساڵی دااتوە منجامانە نێنێتەوە لەبەر من ئەم قسەیەکەم ئەنچیلۆتی و گواردیۆلاش کە لای من لای خۆم ئەنچیلۆتی باشترین و دڵخواستنین ڕایەنەرە و گواردیۆلاش لای بەشێکی زۆری گیان پێی وایە کە دڵخواستین و باشترین ڕایەنەرە بیخەرە شوێنی ئەلۆنسۆ ناتوانێت ئەنجامانی ئەلۆنسۆ لە وەرزی ئەم ساڵا بێنێتەوە مە قەناعەتی منە ئەتیجابگا بۆی ئەلۆنسۆ بەم جۆرە بمێنێتەوە و 39 یاری 40 یاری نەدۆڕێت و ئەم مشتێکی قورسە بەڵام ئەلۆنسۆم دیوی لەبەر چاوە ناوێت ئەم گرەوە بە داهاتووی خۆیەوە بکات ئەوەی ناگریسپانی لەبەر چاوە کە ڕانەرێکی گەورەیە لە بایرنا دەرفەتی نەیرایەتی ڕاستە ئەڵمانیا قەرەبووی کردوانێ بۆی کانسلێکیان دوورخسەوە سەر ڕانەراتی ئەڵمانیا وەرگرتووە بەڵام واقعەکە وا ناڵێ بۆیە ئەلۆنسۆ ئەلەمەدا زۆر ژیرانە بڕیاریدا ساڵێکی تر ئەزمموی لیڤەرکوزن وەردەگرمەوانێ وە ساڵێکی تر لەگەڵم گەنجانای ڕۆم هەم توانای ڕانانی خۆم تێدەکەم هەم توانێت تێگەشتنی یاریزانەکانم وەردەگرم ئەو کاتە هاوینی داهاتووتر ئەگەر نیوەی ئەم ئەنجامانە لەگەڵ لیڤەرکوز نابێنێتەوە من پێ دەڵێم ئەلۆنسۆ زۆر بە مرتاحی و زۆر بە سەربەرزانە و زۆر ینی بە چیبارانە و بە ڕانەرێکی گەورانە پۆستی ڕانەراتی یانێکی گەورە لە یەکێلانەکانی ئەوروپا وەردەگرێت ئەمە هەمانە قسەیە کە دەمێت بۆ تیاگۆ مۆتا بیکەم تیاگۆ مۆتا ڕاستە دەستکەوتەکەی و دەستکەوتی ئەلۆنسۆ نیە بەڵام بەراورد بە ناو و بەراورد بە تیپی بۆڵۆنیا ژاوشێوی لیڤەرکوزن نیە ینی جیاوازێکی زۆرێ لە نێوان بۆڵۆنیا و لە نێوان با لیڤەرکوزن چ لە یاریزانەکانە چ لە مێژووی یانەکانی زۆر جیاوازیشانەیە بەڵام بۆ مۆتاش هەمان ئەم دۆخەی ئەلۆنسۆ تەواو مۆتاش نابێ وەرزی ئەم ساڵ پەلە بکە ئەبێ ئامانجەکەی بۆڵۆنیا گرنگە بیپێچێ لە گەشتن بە چامپیۆنز لیگ و وەرزی داهاتوو مەچۆ لە چامپیۆنز لیگ بگەیتە قۆناغی شانزە نه تەنها بتوانە نمایشێکی جوان بە بۆڵۆنیا بکە لە چامپیۆنز لیگ تۆ داهاتێکی گەورەی مادی دێنیتە نێوم تیپە و وەرزی داهاتووش لە خولی ئیتالیا تۆ بتوانە بۆڵۆنیا لە پلەکانی پێشەوەی ڕیزبەندی بێ لەرەوانێ مەشگە لە چامپیۆنز لیگ بیشی گەینەتە یۆرۆپا لیگ ئەمە پێمان دەڵێ کە تیاگۆ مۆتاش لەسەر ڕێگەیشی ڕاست هەنگاو دڵ دەگرێت بۆی کە لە داهاتووە ڕانەرێکی باشی لە دەربچێت ئەمە ئەو باسی ئەلۆنسۆم بۆی تێکەڵی تیاگۆ مۆتا کردوانێ سەبارەت بە ڕۆما و ئەتڵەنتا تاوان ئەگەر تیپەکانی ئیتالیا بێ بە پێنج تیپ ڕکابەریکی بەهێز دەبێت لە نێوان بە تایبەت ڕۆما و ئەتڵەنتا بۆی کە کام تیپیان بتوانن بلیتی داهاتووی چامپیۆنز لیگ ببڕن ئایا دیڕۆسی دەتوانێت بلیتی پێنجەم ببڕێت یاخود گاسپرینی لەگەڵەوەی هێشتا چانسیەوەیان ماوە کە لەگەڵ یۆڤانتۆستا ڕکابەری بکەن لەسەر بڕینی چوار بلیتەکەی پێشەوەی ڕیزبەندی و بۆڵۆنیا شۆک دەبینن کە تەنها دوو خاڵ لە دوای یۆڤانتۆسەوە و دەرفەتیەوەی لەبەردەمدا پلەی سێمی خولی ئیتالیش بگرێتە دەر و بە کۆی گشتی لە خولی ئیتالیاوەی کە ئەم ساڵ زۆر چاوەڕوان نەکرا و زۆر نەخوازرا بوو ئەو ئاستەخراپە بوو کە ناپۆلی پێدەرکەوت بەڵێ ڕاستە چاوەڕێم نەکردووە من ناپۆلی نازناوی خولی ئیتالی بەرێ بۆرزی ڕابردوش کە بارودۆخم باس کردووە خراپی ئینتەر و میلان وای کرد کە بەم جۆرە دەرکرد ناپۆلی بەڵام نەک بەم جۆرەش کەم تیپە بەشداری پاڵەوانیتی ئەوروپی نە یۆرۆپا لیگە نە چامپیۆنز لیگ و یەکێکی دیکە لە خراپەکان لە وەرزی ئەم ساڵ یانەی لازیۆ بوو کە لازیۆ کۆمەڵی کێشەی گەورەی توش بووە کە ئەمەش یەکێکی دیکەیە لە ئەنجامە چاوەڕوان نەکراوەکان و نەبوونی ململانێش بۆ ئینتەرمیلانێکی دیکە بوو لە ئەنجامە چاوەڕوان نەکراوەکان یەمەرزەی خولی ئیتالی کە ئەمە وای کرد کە زیاتر خولێکی تاگلانە دەربکەوێت کە ئەمە باسێکی تاوا بوو لەسەر خولی ئیتالی هەروە ڕۆما و دیڕۆسیش کە چانسێکی وەشیان لە بەردەمداکە و شیکاریکردن بۆ میلان ڕۆماش بۆ دیڕۆسیە توانێت بیکات ڕۆما لەو چاڵە دەرکات نەگۆکو خۆی ڕۆما لەو چاڵە دەرکەوە بیخاتە دۆخێکی زۆر باشەوانێت چونکە ڕۆما تا ڕادێکی زۆر لە وەرزی ئەم ساڵ بێیوابوونی پێوە دیار بوو بەڵام ئێستا ڕۆما لە بەردەم ئەم ئەرکە مێژوویەدایە و ئەمڕۆژ کۆمەڵە یاری گرنگ لە پریمەر لیگ بەڕێوە دەچێت وەکو تیشم کۆپا ئیتالیا بەڕێوە دەچێت و سبەی ژیارەکانی پریمەر لیگ درێژەی دەبێت شیکاری وەرچی لێرەدا بە کۆتا دێنم خواتان لەگەڵ